نەورۆزی کوردی و ساڵی 1923 پیرۆز بێت لە سەرجەم لە ماڵی شەیدان و سەرجەم کوردانمان لە هەرچوە پارچە کوردستان و کوردانمان لە بناری قەندیل دیارێ وەکو شارەوانی بناری قەندیل هەستاوین بە ئامادەکردن وەکو ئامادەکردنی گۆڕەپانێکەوە زۆرترین ڕێژەی هاوڵاتیان لەخۆ دەگرێت هیوادارم کوردانمان لە هەرچوە پارچە کوردستان بتوانن لەگەڵمان بەشدار بن بۆ پیرۆزکردن و باشترکردنی بەڕێوەچوونی ئەمە هەنگەی نەورۆزی ساڵی 1923 کوردی دیارە وەکو ئامادەکاریەکان وەکو خزمەتگوزاری تەندروستی بەردەستە وەکو خزمەتگوزاریەکانی پاکەوانی و ژینگەی و دیارە نەورۆزی قەندیل ساڵانە کە دەکرێت گڕوتینێکی جیاوازی هەیە لە چاو شوێنەکانی تر هیوادارم هەر تاکێکی کورد مافی ئەوەی بەخۆ بداتکەوە ببێت بە 4 تیشکی ئاگر و 4 چەپکە گوڵی نێرگەز و ببێت بە پێنووسی دەستی شەیدانی ڕێگەی ئازادی بگەڕێت ماڵ بە ماڵ و گوند بە گوند شار بە شار بڵێت نەورۆستان پیرۆز داواکارم لە کوردانمان لە هەرچوە پارچە کوردستان بە گڕ و تینێکی گەرمەوە ئیشاڵڵا بەشدار بن لە نەورۆزی قەندیل و لە بەڕێوەچوونی ئاهەنگی نەورۆز لە قەندیل وەکو وەڵامێک بۆ سەرجەم دوژمنان و ئەو داگیرکاریانێکە دەکرێتە سەر کوردان تەبعاً پەیامی قەندیل جیاوازە و جیاوازیش دەبێت چونکە قەندیل ناوچەیەکە وەکو تیرێک وەکو چقلێک لە چاوی دوژمناندا سەیر دەکرێت بۆیە ئینشاڵڵا ئەو پەیامانێک کە ساڵانی ڕابردووشە بووە لە قەندیل بەرزتر و بریقەدارتر بووە و گەرم و کوڕتر خەڵک بەشداری کردووە وەرن هەمومان بەیەکەوە ئینشاڵڵا نەورۆز لە قەندیل پیرۆز بکەین.